ئەنکەرە نەخۆشخانەی هیوایە. بەهۆی ئەم نەخۆشخانەیەوە پارێزگای سلێمانی بە یەکەم پارێزگادا دەنرێت لەسەر ئاستی عێراق بۆ چارەسەری توشبوانی شێرپەنجە. ڕۆژانە ئەم نەخۆشخانەیە چەندین منداڵ و چەندین گەنج و چەندین ژن و پیاوی بەتەمەن لە ئامێز دەگرێت. تەنها لە 2 ڕۆژی ڕابردوودا نزیکەی 2000 نەخۆش بە مەبەستی وەرگرتنی چارەسەر و پشکنین ڕویان لەم نەخۆشخانەیە کردووە. لە ئێستادا بەرپرسانی ئەم نەخۆشخانەیە هۆشداری دەدەن لە دروستبوونی کارەسات بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی سەردانیکردن بۆ نەخۆشخانەی هیوا و ڕۆژانە تۆمارکردنی زیاتری توشبوانی شێرپەنجە. هەوڵ دەدەم لەم بەرنامە تایبەتەدا چیش بخەمە سەر هۆکارە سەرەکیەکانی بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە و ئەو گیر و گرفتانەی کە لە ئێستادا ڕوبەڕووی نەخۆشخانەی هیوا بۆتەوە. بینەرم بن. لەگەڵ چوونە ژوورەوەم بۆ نێو نەخۆشخانەکە ئەدیبا هاتەلام و داوای کرد قسەی لەگەڵ بکەم. ئەو بەهۆی توشبوونی بە شێرپەنجە لە ئێش و ئازارێکی زۆردایە، بەڵام نەبوونی دەرمان لە نێو نەخۆشخانەکەدا ئازارێکی دیکەی بۆ ئەدیبە دروست کردووە و تووشی بێهیواییەکی زۆری کردووە. يعني علاج لو إيرة بكار بيدنا هيش تش كمان ناوي يعني الدواء يارمتي دكين دواء باركول دكين لێرە پیان وتیت کە هەوڵت بۆ دەدەن دەرزێکت بۆ پەیدا بکەن. لێرە گوتیان پێیا دەکەن بەس مندارەکانی خۆم تەحمل ناکەن لە هەموو لایەکەوا دەگەڕێن. ئێستا یەک لە دوونێ و لە هەولێر دەگەڕێن. ئێستا گوتمان پەیوەندی بە خەستخانەی نانەکەلیۆ بکەین دەبی هەبی دەتوان ئەنگۆ پەیوەندی بکەن بێوە ئەگە بتوان پەیوەندی بکەن ئەگە لەوێ هەبی یعنی هەر بە قەردیش لۆمان بنێرن دەتوانین ئەمە لە خۆمان پارەکەی دابینکەین. ئێمە بکرێت ئێمە لە خزمەت تا ئەبینداییان دارم هەر یەکە لە مارە کەوتیە سەرگەردان ینی هەر دەستم نەم دەتوانی بڕۆ ینی دەڕۆیشتم ڕدەم گۆ زۆر بێت تااقەتم دەیان بردم فەحسی خوێنیان لێو دەکردم خوێنم لە 40 و لە 50 سەر نەدەکەوت بتڵە خوێنەچیان تێم دەکرد هەر سەر نەدەکەوت وای لێ هات خڕۆکە هاتم ئەلێرە یان خڕۆکەی سپید نەمایە تێکشکا هیچی یعنی ئێستاش جێ خۆی ناگرتەوە. کارزان کوڕی ئەدیبێ و بە خەمێکی قوڵەوە باز لە توشبوونی دایکی دەکات بە شێرپەنجە. ئەو دەڵێت لە مانگی 4ەوە تا ئێستا 2 جەلسە چارەسەری وەرگرتووە کە پێک هاتووە لە 15 دەرزی کیمیایی، بەڵام ئێستا جیا لە بیرکردنەوەی لە ئێش و ئازاری دایکی دەبێت بگەڕێت بە دوای 1 پارچە دەرماندا کە لە سلێمانی تەنها لە نەخۆشخانەی هیوا هەبووە و بێ بەرامبەریش بە نەخۆشەکان دراوە، بەڵام لە ئێستادا لە هیواشدا نەماوە. نەخۆش خۆی دەبێت بە پارەیەکی زۆر بیکڕێت. حەبەکە هەیە دەستەکەوێ، بەڵام شێوە و کوالێتیەکەی باش نییە. لە بەریتانیا شەیە 7 دنگ حەبە دەڵێ 843 یۆرۆ تقریبا نزیکەی 8 وەرەقەیەکە. لە تورکیاش لێتی تقریبا علبەیەکی کاملە ئەوە حەبەکان دەڵێ بە 22 گەڵابۆتەیەنی ئەدەوە من دابینم کرد، بەڵام ئەو خەڵکە فەقیرە خەڵک هەیە بە تەکسی هێناویانە بە تەکسی هێناویانە چۆن ئەو عیلاجە بەوەندە دۆلارە بکڕێ. لە ئابی 2007 لە گەڕگی قرگەی شاری سلێمانی نەخۆشخانەیەک بۆ چارەسەری توشبوانی شێرپەنجە لەسەر ڕووبەرێکی 10,000 مەتر دووجا بنیادنراوە و ناوی لێنراوە هیوا. سەرەتا هیوا بە 40 تەخت و بە چەند ئامێرێکی کەم و بە چەند پزیشکێکی پسپۆر
کە ژمارەیان لە پەنجەکانی یەک دەست تێپەڕینە دەکرد خزمەتێکی بەرچاویان با هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە. ئێستاش هیوا 180 تەختی تایبەت بە چارەسەرکردنی هەموو جۆرەکانی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن هەیە بە هاوکاری و هاوسەنگی لەگەڵ چەند سەنتەرێکی تری پشکنین ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکات وەک سەنتەری تالاسیما، سەنتەری ژیانەوە و تاقیگەی نەخۆشخانەی شۆڕش. لە هیوادا چارەسەر و سەرجەم خزمەتگوزاریە تەندروستیەکان بۆ نەخۆشەکان بێبەرامبەرە. باسی نەخۆشیەکەتم بۆ بکەن. نەخۆشیەکەم هەناسەم تونەیە دەرزیم سێنگ مێشیە دەرزیم سێنگ مێشیە هەناسەم نایە وەڵا پەنامان بەخوا بەش هەڵای ئەنفال کەفتین دوو برام ئەنفالە ئەتر بە هەوکم توش نەخۆشی پرۆسادە دوای توش نەخۆشی پرۆسادەکەتر براکانم ڕۆیەتی کردی وەرەم لای نێ کردی سەرەتا مەدەی حەوت ساڵ بردم بۆ کەرکووک ئەوە تەقریبەن 9 ساڵیشە سەردان سلێمانی پێکەم وەڵا لەیرە دەرزی و عیلاجی ناکشێن لەخوا بەجێ زۆر باشە بۆیانەکەن خوان هێزگەی کش 3 مانگجارێ دەرزیەکمانەیە 3 مانگجار تقریبان لەو 25 دەرزی دەرزەکان خۆتان کڕی لەسەر نەوەڵا لەسەر حکومیە ماڵای ناوایە گرانە دەرزەکە دەرزی ملیۆن نیمێکە. تا ناوەڕاستی ساڵی 2021 زیاتر لە 75,000 پشکنین لەم نەخۆشخانەیەدا کراوە. هەروەها چارەسەر بۆ زیاتر لە 30,000 نەخۆش ئەنجام دراوە لە بەشی چاندنی مۆخیشدا بە سەرکەوتووی چارەسەر بۆ زیاتر لە 200 نەخۆش بێبەرامبەر ئەنجام دراوە. ئێستا ڕۆژانە لە نەخۆشخانەی هیوا زیاتر لە 200 نەخۆش چارەسەری کیمیایی وەردەگرێت. لە بەشی تاقی گەشتدا ڕۆژانە نزیکەی 3,000 پشکنینی جۆراوجۆر و جۆری تاقیگەیی دەکرێت کە تیایدا زیاتر لە 300 هاوڵاتی ڕاکێشانی خوێن ئەنجام دەدەن. زیاتر لە 150 نەخۆشیش پشکنینی تیشک و ئیکۆ و سۆنەریان بۆ دەکرێت. زیاتر لە 300 نەخۆشیش لە قاوشە جۆراوجۆرەکانی نەخۆشخانەکە داخڵ دەبن. لە بەشی فریاکەوتنی خێراش ڕۆژانە نزیکەی 50 هاوڵاتی داخڵ دەکرێن. ئەو یاخوا کەس ئەم نەخۆشیم خستخانەی نەبێتتر بۆ خۆی هەر نەخۆشیەکە ناوەکەی قورسە ئەیتر دیارەویش سنگێتی و بەز الحەمدوللیلا ئێسا عملیاتمان بۆ کردووە بۆمان لێکردو کۆبلواحید بۆی لێکرێتەوە بەز الحەمدوللیلا ئێستا باشە لەخوا بەزیابی جەرسی کیمیاییمان بۆ کردووە تیشکمان بۆ کردو ئێسش بۆ دەرزی یەک دەرزی ئێسقانی پێڵێن بۆ دەرزێ هاتوین و بۆمانەکە من بە نسبەتی خۆم هەموو دەرمانەکان لێرە کەم و زۆر بۆ چەند عەدەدێکی کەم نەبێت لە دەرەوەی کڕم بەس لە سەیدەلێکە کە ئاوەسمە بینم بە خەڵکی ترەڵێن بڕۆ لە دەرەوە لەوەمان نییە ئێستا زۆر دەستخۆشییان لێەکەین بەڕاستیانێ خەڵکی زۆر دڵسۆزی تایە زۆر کارمەندەکانی هەموو دکتۆرەکانی زۆر بە ڕێز و حرمەت و بەدڵێکی گەورەوە ڕوبەڕووی خەڵگە بنەوە بەڕاستی مانای زۆر عەزێت لەگەڵ نەخۆشە ئابینن بەبێ جیاوازی بەبێ تااقەتی لە نەخۆشەکان کە ئەو هەموو زەختە لەسەر خستخانەی هیوا هەیە. من خۆم لە 2008ەوە ئەم حاڵەتی نەخۆشیم هەیە لە 2008ەوە نەخۆشی کاک دکتۆر نەوشیروانم بەڕاستی زۆر سپاسی هەموو کارمەند و دکتۆر و ئەوانەی کە لێرن زۆر سپاسیان ئەەکەم بەڕاستی هەمویان زۆر بەڕێزن زۆر یارمەتی هەموو کەسێک ئێن ئێمە زۆر دڵمان پێی ئەکرێتەوە کە کاتێ منیێمە لای کاک دکتۆر نەوشیروان باوەڕم پێ بکە بەس بە قستەکانیە من نەخۆشیەکەم بیرەچێتەوە یعنی ئەمەگە بەڕێزدە هەموو بەڵێ هەموومانە من فەحستم هەیە لەم هیوا لە خەستخانەی هیوا هەموومانە عیلاج لێرە وەرئەگرم بەڕاستی شکر ئەلحەمد بۆ خوا ئیستیفادەشم لێ کردووە
باوەڕ بکە چوون بۆ ئەڵمانیاش بە داوەت نامە دکتۆر نەوشیروان لێرە چنەوە عیلاجێک و شتێکی پێوتم بیڵ دەبێت هەتا دکتۆرەکەی ئەڵمانیا وتی دکتۆرەکەی عێراق ئۆکەی وتی زۆر باشە. باوەی کە سەردانی ئێرە دەکەیت تەندروستی باشتر بڵێ بەڵێ زۆریش فەرقم کردووە بە عیلاجەکان قەیناکە درێژخایانە نەخۆشەکەم نەخۆشیەکەم بەڵام وەکو تریش بە عیلاجەکان ئیستیفادەم لێ کردووە دوای ئەوە قشتەکانی کاک دکتۆر نەوشیروانیش عیلاجێکە بۆ من. نەخۆشخانەی هیوا وەک هەریەک لە نەخۆشخانەکانی نانەکەلی کە دەکەوێتە پارێزگای هەولێر و ئازادی کە دەکەوێتە پارێزگای دوهۆک کە تایبەتن بە چارەسەرکردنی شێرپەنجە نەخۆشخانەی حکومین و سەر بە وەزارەتی تەندروستین. نەخۆشخانەی هیوا چەند بەشێکی تیادایە کە جێی دەکاتەوە لە نەخۆشخانەکانی دیکەی شێرپەنجە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا. هیوا بەشی چاندنی مۆخی تێدایە کە قاوشی تایبەتی بۆ دابین کراوە و بۆ هەر نەخۆشێکیش ژووری تایبەت بەخۆی هەیە. هەروەها بوونی تاقیگەی جینات کە بۆ دەستنیشانکردنی شێرپەنجە بەکاردێت کە ئەمانە لە هەموو عێراقدا تەنها لە هیوا هەیە. ئەمە سەرەڕای ئەوەی ئەم نەخۆشخانەیە بەشی خەپلەکانی خوێنی تێدایە کە مەبەست لەم بەشە ئەوەیە هاوڵاتیان تیایدا خەپلەکانی خوێن دەبەخشن بە تووشبوانی شێرپەنجە. هەروەها بەشی بژاردننی خانەدایکەکانی تێدایە لەگەڵ تاقیگەی پێشکەوتوو و ئامێری پێشکەوتوو کە ئەمەش هۆکارن بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانەی لەم نەخۆشخانەیە چارەسەر وەربگرن لە سەدا 50 هاوڵاتی پارێزگاکانی تریارێمی کوردستان و پارێزگاکانی عێراق بن. السلام عليكم ورحمة الله وبركاته. هاني مريضة صار قريب 3 ساڵە نەخۆشی شێرپەنجەم هەیە لای خۆمان لە ئەنبار وتیان چارەسەری نییە. ماڵەوە منیان هێنا بۆ نەخۆشخانەیەک لێرە بەڵام بەڕاستی چارەسەرەکانیان زۆر گران بوو زۆر پارەمان سەرف کرد. دواتر ناونیشانی هیوایان بە ئێمەدام کە هاتم بۆ ئێرە دکتۆربانە هیچ کەم تەرخەمێکی نەکردەوە لە چارەسەرم. لێرە هەموو شتێکی لێو چاودێریان زۆر باشە. سپاس بۆ خوال ئێستادا دەرمانەکان بە بەلاش وەردەگرم. سپاسی هەموو کارمەندانی ئەم نەخۆشخانەیە دەکەم بە تایبەتی دکتۆربانە ئەوان منیان لە مردن ڕزگار کرد. اي صار سنتين قاعدين هنا تراجع العلاج انطينا. ئێمە لە بابل دەژین بۆ چارەسەری خوشکەکەم چوینە بەغداد لەوێ پێیانوتین ئەو ئەمرێت و چارەسەری نییە. هاتینە سلێمانی لە نەخۆشخانەیەک 1 دەرزیان بە 500,000 دەدا پێمان بەڵام لە هیوا دەرمانمان دەدەنێ بە بەلاش. خزمەتێکی زۆر باشی نەخۆشەکانمان دەکەن. ئێستا خانومان لە سلێمانی گرتووە لە گەڕێکی سەرچناردا دەنیشین تەنها بۆ ئەوەی لە هیوادانە بڕین 2 ساڵە لێرە دەمێنینەوە. خوشکەکەم لەگەڵ شێرپەنجەکەی تووشی شەکرەش بووە لایەنی مادیشی زۆر وێرانە. زوو شەکرەکەی بەرز ئەبێتەوە یەکسەر دەرزی لێ دەدەن و دەبێت دەرمان وەربگرێت. بەڵام سپاس بۆخوا هەموو کارمەند و دکتۆرەکانی ئێرە زۆر باشن. سپاسیان دەکەین. سلێمانی هەمووی زۆر باشن و لێرە زۆر دڵخۆشین. نشكركم يا باشا. ساڵانە لەم نەخۆشخانەیەدا نزیکەی 3000 تووشبووی شێرپەنجە تۆمار دەکرێت. لەو ژمارەیە دەتوانین بڵێین ڕۆژانە نزیکەی 600 کەس بە مەبەستی پشکنین و وەرگرتنی چارەسەر ڕوو لەم نەخۆشخانەیە دەکەن. لەو ژمارەیەش 15 تووشبووی نوێی شێرپەنجە تۆمار دەکرێت کە تێیدا 10 هاوڵاتیان خەڵکی پارێزگای سلێمانیە و
پێنجەکەی دیکەشیان خەڵکی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و پارێزگاکانی عێراقن. جیالەوە لە سنتەری چاندنی مۆخ و ئێسکیشدا ئەو هاوڵاتیانەی چارەسەریان وەرگرتووە لە سەدا 33یان خەڵکی سنووری پارێزگای سلێمانین. لە سەدا 67ەکەی دیکەیان خەڵکی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری عێراقن. ئەوەی ئەم نەخۆشخانەی جیا کردوتەوە لە نەخۆشخانەکانی دیکەی چارەسەری شێرپەنجە ئەوەیە کە نەخۆشخانەی هیوا لە پارێزگاکانی عێراق و لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستانەوە نەخۆش ڕووی لێ دەکات بە مەبەستی وەرگرتنی چارەسەر و پشکنی. نەخۆشخانەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستاندا سندوقێکی کۆمەکیان بۆ توشبوانی شێرپەنجە هەیە کە ساڵی 2012 بە یاسای ژمارە 11 دامەزراوە و داهاتەکەی لەسەر چەند جۆرێک باج دانراوە وەک سەرپێچیەکانی هاتوو چۆ، جگەرە، خواردنەوە کحولیەکان کە بەپێی یاسا و لێکدانەوەکان بێت دەبوو سندوقەکە لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر پارەی تێدا بووایە چونکە ئێستا ئەو شتانەی غەرامەیان لەسەرا لە هەموو کاتێک زیاتر بەکاردەهێنرێن. شایانی باسا دەبوو مانگانە 5 بۆ 6 میلیارد دینار خەرج بکرێت بۆ هەموو نەخۆشخانەکانی شێرپەنجە. بەڵام ئەوەی جێی نیگەرانیە ئێستا داهاتی سندوق لە دۆخێکی زۆر خراپتایە. پارەکەش بە ژمارە هەمووی هەیە، بەڵام گرفتە گەورەکە لەوەدایە کە دێتە سەر ئەوەی چەکێک بۆ بانکەکانی تایبەت بە سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە بکرێت دەڵێن بانک پارەی تێدا نییە، ناتوانین خەرجی بکەین. بەم شێوەیە لە مانگی یەکی ئەم ساڵەوە چەکەکانی نەخۆشخانەی هیوا قەفڵ بوون. جیالەوە لە ساڵی 2017دا هەموو فەرمانێکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی دەرچووە کە ئامێرێک بۆ سنتەری ژیانەوە بکردرێت کە تایبەتە بە تیشک بۆ چارەسەری شێرپەنجە، بەڵام تاوەکو ئێستا بۆی دابین نەکراوە. حڵەتەکانی ڕابردووی نەخۆشخانەی هیوا شۆکی بۆ هاوڵاتیان دروست کرد بۆ شێوازەی کە هەمووان لای خۆیانەوە داوایان دەکرد کە هاوڵاتیان وەلایەنی پەیوەندیدار و بەرپرسانی حکومی بەهانەی نەخۆشخانەی هیواوە بچن. هەڵبەت بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە شێرپەنجە دوو هێندە بووە بەرامبەر بە ساڵانی ڕابردووە ڕێژەی سەردانیکردن بۆ نەخۆشخانەی هیواش دوو هێندە بووە. من دەمەوێت بە کورتی لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆریاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا قسە بکەم. دکتۆر سڵاوت لێبێ. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم هۆکاری زۆربوونی ڕێژەی توشبوون بە شێرپەنجە بۆچی دەگەڕێتەوە، بۆچی باز لەوە دەکرێت لەم ساڵانەی دواییدا بە تایبەت ئەم ساڵ وە پار باز لەوە دەکراکەن ڕێژەی توشبوون بە شێرپەنجە دوو هێندە بووە، ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ سپاستانەکەم، سڵاو لێەوە لە بینەرانیش. خۆی زیادبوونی ڕێژەی توشبوون بە شێرپەنجە نەک لە کوردستانیان پارێزگای سلێمانی بەڵکو لە هەموو جیهاندا ساڵانە زیاد دەکات و بگرە ئەگەر بە ڕێژەی وەری بگریت بەراورد بە ڕێژەی دانیشتوان هێشتا ئێمە لە خوار وڵاتانی وەکو ئەوروپیەکان و وڵاتی ئەمریکای بەڕاستی، بەڵام بێگومان ئەبێ ئێمە کە پێشبینیمان هەیە کە لە ساسە زیاد دەکات دەبوو پلان هەبێت لەسەر بابەتەکە، چونکە هۆکارەکان ئەگەر تۆ باسی بکەی زیادبوونی ڕێژەی دانیشتوانە، زۆربوونی کارگەکانە، زیادبوونی جگەرە کێشان و نێرگەلە کێشان و خواردنەوە کحولیەکانە لە تەمەنێکی گەنجەوە، زائیدەن زۆربوونی سیارە و قەرەباڵی ناوشارەکان، ئەمانە هەموو هۆکارن. جگەلەوە بەشێکی زۆری شێرپەنجەش هۆکاری بۆ ماوەیە، ینی ڕەنگە لە ئیرادەی ئینسانە نەبێت کە کەسەکە جاری وایە توش دەبێت، بەڵام ئەگەر پلان هەبێت لەسەر بابەتەکە و پێشبینیەکانی ژێمە خۆمان تەسەوراتمان هەبووە ڕەنگە بتوانین ئەگەر حاڵەتەکانیش هەر توشبوون هەبێت باشترین خزمەتیان بکەین، زائیدەن لە قۆناغە سەرەتاهەکانی توشبوون بە حاڵەتەکە دەستنیشانیان بکەین، نەک ئەوەی کە بگەنە قۆناغی
کۆتایی کە زۆر جار هەم لەسەر حکومت بوجەیەکی زۆریانەوە هەم خۆشیان چاکبوونەوەیان ئەستەمە بێت. کام لەو جۆرە نەخۆشیە و ئەو جۆرە شێرپەنجەیە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە چ جۆرێک شێرپەنجە ژمارەکەی زۆر زیاتر بووە بەرچاو ساڵانی ڕابردوو؟ ئەتوانی هەر بە وەکو ستانداردی جیهانیە شێرپەنجەی مەمکە، شێرپەنجەی سیەکانە، شێرپەنجەی کۆڵۆنە یان با بڵین کۆندامی هەرسوچگەر بەعام زایدەن بە شێوەیەکی گشتی هەموو جۆرەکانی شێرپەنجەی خوێن ئەمانە و شێرپەنجە باوانن پێگومان شێرپەنجەی کۆندامی زاوزێ و شێرپەنجەی با بڵین میز و میزەڕۆ بە گورچیلە و میزەڵان ئەوانش دوای ئەوانەیە لەگەڵ شێرپەنجەی اینجا پێست و جۆرەکانی شێرپەنجە بەس بڵێ ئەگەر بڵێ جۆرێکی تایبەت لە هەرێمی کوردستان زیاترە نا هەرەتوان بڵێم نزیکین لەوەی کە لە جیهاندا چۆنە پۆلێنەکەی لە زۆرتر باوترین و تاوەکو کەمترین بە هەمان شێوەیە و ئایا ڕێژەی توشبوونەکە کە زیادی کردو لە جۆرێکا زیادی کردو نا هەر بە شتوانی بڵێ بەپی ئەو ڕێژەی کە خۆی باوترینە تا کەمترین بەو شێوازە زیادی کردووەنی هەموو جۆرەکان زیادی کردو. باشە نەخۆشیەکە لە نێو منداڵاندا لە چه ئاستێکدایە؟ وڵای بەڕاستی توشبوونی شێرپەنجە بە مناڵ لە سەرەتای دروستبوونی ئەم سەنتەرەوە یان ئەم نەخۆشخانە و هەموو سەنتەرانی کە تایبەتن بە شێرپەنجە توان بڵێم شتێکی نامۆ بوو بە تایبەتی وەکو هەرێمی کوردستان وەکو نەتەوەی کورد زۆرتر حاڵەتەکان لە ناوەڕاست و خواروی عێراقەوە هەرچەند ئێستش نزیکەی لە 50 بۆ 60 حاڵەتەکانی بەشی مناڵان بە تایبەتی هەری ناوەڕاست و خواروی عێراقا بەڵام بەداخەوە ئێستا توشبوونی شێرپەنجەی مناڵ لە هەرێمی کوردستانیش زیادی کردووە بۆ نمونە داتای ئەم حەومانگە بە نزیکەیە توانم بڵێم 433 حاڵەتە بۆ 35 حاڵەتی نوێی شێرپەنجەی مناڵ لە سنووری ئەڵین سنووری پارێزگای سلێمانی زۆر جار هاوڵاتیان تووشی دڵەڕاوکی ئەمە تەنها ئێمە نەخۆشی پارێزگای سلێمانی وەرناگرین هی هەموو هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری عێراقیش لەبەرەوە شەر نییە و ژمارە هەمووی هی پارێزگای سلێمانیان ئیدارە سەربەخۆکان بێ و لەگەڵەوەشدا نزیکەی ئەتوانم بڵێم 35,000 سەردانکەری مناڵ هەبووە لەماوەی ئەم حەومانگە کە عیلاجیان وەرگرتووە چارەسەریان وەرگرتووە ئەمە ئەوەیە کە ئێمە جێی نیگەرانیەوە بە دوواداچوونیش کراوە لەسەر بابەتەکە و ڕەنگە چۆن وتم ڕێژەی توشبوون بە شێرپەنجە بە شێوەیەکی گشتی زیاد دەکات واریدە ئەمە شەر پەیوەندی بە بابەتەکەەوە بێکە ئەویش زیاد دەکات بێگومان و لەگەڵەوەشدا خۆت دەزانی ئێستا جگەرە کێشان و نێرگەلە و خواردنە کوحولەکان لە ڕەگەزی مێشە کە جاران شتێکی نامۆ بۆ لە نەناو کۆمەڵگەی ئێمایەسە لەوەشا زیاد بووە و من پێشبینیشمەوەی ئەو کاریگەری ئەو شێوازی ژیانی کە ئێستا بوونی هەیە لەم هەرێمە لە 10 ساڵی داهاتوو نەتیجەکەی دەرەکەوێت چکە شێرپەنجەوە نییە تۆ ئیمڕۆ شتێک بخۆی کە هۆکاری شێرپەنجە بەیانی توش بیت تاوان فترەیەکی زەمەنی ئەڕوا اینجا حاڵەتەکان زیاتر دەرەکەون. لە نێو منداڵاندا کام جۆرە شێرپەنجەیە زۆر باوە؟ خۆی شێرپەنجەی خوێنیەکان ئەوە یەکێکە لە شێرپەنجەکان لەوانە زۆرە بێگومان ئێمە شێرپەنجەی ئێسقان و هەروە شێرپەنجەی سەریش لە مناڵانە و شێرپەنجەی چاویش هەیە و زایدەن شێرپەنجەکانی ترکە بۆ نمونەوانی کە باون لە گەورە ساڵانە عادەتەن لە مناڵانە و شێرپەنجانە کەمن یانی. هەڵبەت لە ڕۆژانەدا ئاماری نەخۆشخانەی هیواتان بڵاو کردەوە ئامارەکان تا ڕادێک مەترسیدار بوون و بەڕێزی شێت باست لەوە کردووە کە ئەگەر چارەسەر نەدۆزرێتەوە بۆ بارودۆخەکە ئەوە کارەسات بەڕێوەیە ئەم ئامارانە بۆچی هێندە هەڵکشاوە بۆچی بۆ ڕێژە بەرچاوە ڕووی لە بەرزبوونەوە کردووە؟ خۆی گرفتی گەورەی نەخۆشخانەی هیوا چییە تۆ لە 2007 ئەم نەخۆشخانەیە دروست کراوە کاتێک کە ڕۆژانە 3 بۆ 4 حاڵەتە بووە زایدەن ڕۆژانە ڕەنگە 100 کەس سەردانی ئەم نەخۆشخانەی کرد ئێستا لە ڕۆژی ئاساییشە 600 بۆ 700 کەس سەردانی ئەم نەخۆشخانەیە کاوە نزیکەی 15 حاڵەتی نوێ تۆمارەکرێ بێگومان بینایەک 15 ساڵ لەمەوە پێش دروست کرابێ قەت دەرەقەتی 15 ساڵی داهاتووی نهاتووە یعنی ئەمە لە دنیای چ جلوبەر یەکەیە تۆ لە تەمەنی 10 ساڵەیە کڕی بێتە لە 25 شاتوانی لەبەریکەیت ینی ئەمە خۆ بۆ هەموو شتێکی ئەم ژیانە ڕاستە هیچ شتێک نییە بتوانێت 15 ساڵ خزمەتکە بێەوەی تۆ پەرەی پێبی بێەوەی کاری لەسەرکەی پێوی خزمەتێکی فعلیت کردێ بێەوەی بە فعلی هاتوێتی ئەم نەخۆشخانەیەت گەورەکە شوێنی نەخۆشخانەکە خۆی نەگونجاوە نەخۆشخانەیە بەرامبەرمان ماڵە لایەکمان جادێ ئەم دیومان بە هەمان شێوە هەر جادەیانی شتیوانیە تۆ سندەری شێرپەنجەی مەترێ باخی نەبێ بۆی نەخۆشێکی شێرپەنجە کە سعات نوێ پشکنینەکەیکا 2 نیۆڕۆ دەرەچێت و 3-4 ساعتە بچێت لە شوێنێکا بێ هیچ نەبێلایانی دەرونی ئارام بێتەوانێ ینی بە کوردەکەی خۆی شوێنەکەن ئەوەنێ ڕەنگە وەختی خۆی کە کرابێ ڕێژەی توشبوون بۆ دەرەجەیە نەبوو بێ شتەکە شتێکی نوێ بوو بێ بۆ هەرێمی کوردستان ئەمە وای کردو کە ئامارەکان ڕاستە ئەو 2 ڕۆژە ئامارەکان نزیکە لە 40 کاتژمێرە زاد لە 2000 حاڵە سەردانی کردووە
و ئەزمە دروست بۆ وەزمەی شوێن ئێمە هەر منەتوان بڵێم لە بیدایەتی ئەم ساڵ و ئەزمەی شوێن لە ناو نەخۆشخانەی هیوا هەبووە شتێکی نوێ نییە بە تایبەتی بەشی مناڵان لەگەڵ بەشی گرتنەوەی کیمیاوی زۆر جار نەخۆش لەبەر بێشوێنی نەماتوانێت داخڵیکەین بەڵام عادەتەن ڕۆژانی دوای پشوو قەرەباڵغی دروستە بێ و ئەو عدەدەکە ئێلان کراوە ئێمە هەروەکو شتێکی ئەتیادی باسی ئامارەکانمان کردووە ئەگینا ئەزمەی شوێن ئێمە بۆ 5 ساڵەم و پێش پرۆژەی هیوای گەورەمان خستۆتە داواکاریەکانمانەوە بە پرۆپۆزال داوامان کردو لە کۆنووسی ئەنجومەنی سنووق ئاماژەی پێدراوە لەبەرەوەی بەرچاوڕوون بووین کە ئەم نەخۆشخانەیە بەرگەی 5 ساڵی داهاتوو ناگرێت ئێستش کە کارەسات بەڕێوەیە کارەسات چیانی تۆ نەخۆش شوێن نەبێت جێگە وەربگرێ و نەخۆش 9 مانگ بێ چارەسەری بۆ نەکرابێ و نەخۆش سەرەی تیشکی 6 مانگ زیاتر بێ ئەنی خۆتر خۆ نیێتەوە بێ 1000 کەس بمرێ اینجا بیتە سەر تەلەڤیزیۆن بڵێ وەڵاوە کارەسات ڕوویەوە نا ئەبێت تۆ پێش حەدەس بتوانی کە تەسەورات دێکە ئێمە چەندێکە وتومانە هیوا دەرەقەتی ئەو ژمارە نەخۆشە نایە شتێکیشت پێ بڵم بەڕاشکاوی ئەگەر هیوا بەس خزمەتی پارێزگای سلێمانی بکردایە قەت بەو دەرەجێ تووشی ئەزمە و کەمی دەرمان و شوێن ناوین بەڵام کاری تەندروستی کارێکی ئینسانیە نەخۆشێکی مناڵێکی نۆما ساڵ کەمترە لە فەلوجەوێت لە بەغاوێت بۆ لای ئێمە پێ بڵین وڵا وەرە ناگرین ناتوانین وەریەگرین کە وەریشمان کرد تەوان ئەزمەی کارمەندمە بێ ئەزمەی شوێنمە بێ ئەزمەی دەرمانیشمە بێ لەبەرەوە دەبوو هیوا هەموو عێراق خزمەتی بکردا نەک تەنها بەداخەوە چەند لایەنێکی کەم نیە نەسەر خەت هاوکاریەکانەکرێ ئەمەش بە خێر و سەدەقە سنتەرێ نەخۆشخانەیەکی ئاوە پێشکەوتو لە ڕووی زانستیەوە بۆ تووژوانی شێرپەنجە ناڕەوە بەڕێوە بودجەی زەبەلا هەیە بڕیاری جەریانەیەوێ تەرخانکردنی بودجەی فعلیەوێ بودجەی ڕقم نانی ڕاستی جێی من نیگەرانی منە زۆر باسەکرێ بودجە تەرخانکرا بودجەمان وا کرد کەکە یاوتە بەس پارە نییە من چی لە دەسەڵاتکەم و چی لە ئەرقامێکم کە یتە سەر واقع دینارێک نییە بیەم بە کۆمپانیەکان بۆی گرفتی دەرمان و تاقیگە و سیانەی ئەجیزەکانی پێ چارەسەر دکتۆر باسی بەشێک لە کێشەکانی نێو نەخۆشخانەی هیوات کرد بە دیاریکراوی لە کۆتایی ساڵی پار و سەرەتای ئەم ساڵ داواکارەکانتان زۆر زەقتر بوو زیاتر هاوارتان دەکرد کۆمەڵێک کەس کەمپینی ڕاگەیان بۆ نەخۆشخانەی هیوا و داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش کرد کە بێت بەهانەی نەخۆشخانەی هیواوە لە سەرەتای ئەم ساڵیشدا باستان لە کەمی دەرمان و وەنەمانی دەرمان دەکرد لە نێو نەخۆشخانەی هیوادا لە ئێسادا کێشەی کەمی دەرمانتان بۆ چارەسەر کراوە بەنسبەت کێشەی گرفتی کەمی دەرمان ئێمە کاوە زیاد لە حومانە گرفتەکە هەیە و لیژنە هات بە دوواداچوونی کرد پێشنیاری کرد بەڵام تا ئەم ساتی من و تۆ قسەی تیاکەین یەک سیسی لەو دەرمانانە بۆ هیچ سنتەرێکی شێرپەنجەی سنووری هەرێمی کوردستان نەکڕاوە و ئەم گرفتە تەنها پارێزگای سلێمانی نییە هەموو هەرێمی کوردستانە و من شتێکی پێ بڵم بە ڕاشکاوی نە بە کەمپین نە بە خێر و سەدەقە بەمانە حل نابێ دەسەڵاتی داهاتی خەرجکردنی ئەم وڵاتە لە دەسەڵاتێکی باڵایە لای هەمومان ڕوون و ئاشکرایە ئەبێ لێەوە بڕیار بدرێ کە ئەو پارەی تەرخان دەکرێت بۆ 5 ساڵانە بۆ خزمەتگوزاری کەرتی تەندروستی بخرێتە سەر داهاتی نەوت لە حکوومەتی عێراقی لە هیچ حکوومەتێکان نییە شێرپەنجە بە 1000 و 2000 و 10000 سندوقێتەوە بتوانی بیبی بەڕێوە و بەداخشەوە داهاتی کە دەگەڕێتەوە زۆر جار بە فعلی هەر ناگاتەوە بۆ مەبەستی کە بەکاردێت ئەمە ئەو گرفتانەیە کە من دڵنیام هەموو لایانی پەیوەندیدار لە من و تۆ باشتر ئەزانن چی لە هیوا گوزارێ چونکە ئێمە وەختی ئینە سەر تەلەڤیزیۆن کە زیاد لە دایان جار هەوڵی خۆمانەین بە ڕێگەی فەرمی و بە کتاب و بە داواکاری و بە ئیلاقاتی شخصی و خەڵک ناسین بەس کە ئیتر جواب نییە ئەی تۆش ناچاری خۆ ناکرێت لەسەر دەستی من و فڵان سنتەرێکی وە بێ دەرمان و بێ ئەمە بێ یەین ڕاستیەکانین وعدم ماوە بەڵێنم ماوە تا لەم پۆستابم لە هەر شوێنە ئەرقەلا بێ لە هەر ئاستێک و لە هەر شخصێکە ڕاستەخۆ بڵێم ئەوە هۆکارەکەی بۆی چارەسەر بکرێ چونکە توشبووی شێرپەنجە بەدیلی نییە کابرا ئەمەلیاتێکی ڕێخۆڵە کوێراکە لە هەموو تەمەنی یەکجاریکە زۆر ئاسایە ئەگەر نەش بێ بڕوا لە ئەهلی بیکا بڕەپارێکی ئەیات و تاو ملیۆنێکەیە بۆ نمونە بەڵام توشبوویکی شێرپەنجە هەتا لە ژیانە بێ متابعەکە چارەسەر وەربگرێت تێچووی چارەسەرەکەی هەموو هەفتەیە ئەگەر دەرزیەک بکرێبایی دەوەرەقەیە چ تاکێکی کورد چ خێزانێکی کورد کە ئاگاداری باری ئابوووریەوەی خەڵکی تواناوەیە ماگانە چلوەرەقە بابەت چارەسەر 4000 دۆلار لەبەرەوە بابەتی شێرپەنجە بابەتێک نییە نەخاوەخاوی تیا بکرێ نە چاوپۆشی لێ بکرێ نە زیاد لە 8 مانگ بڕات و تۆ قەرارێک نەدارێ کاکە بودجە تەرخان کردو بەس پارە نییە من ملیارونیوە چەکم ئێستا هەیە لێرە سەرف نەکراوە طبعا کۆمپانیاش پارە سەرف ناکە هەنی بگاتەوە ئاستەی کۆمپانیای دەرمان
کتاب بکات بۆ نەخۆشخانەی وەکو هیوا بڵێ دەرمانە نایەمێ ئاینی من هیوادارم ئەگەر پێشتریش هەنگاوی فعلی نەنراوە کە من دڵنیایی تەوێ نەنراوە لە زووترین کاتدا بنرێ و ئەم بابەتە چارەسەر بکرێ ئەم بابەتیەوە نییە ئیمڕۆ کۆب بنە و بەیانی بیری لێ بکەن و چوار بەیانی دیسان دیژنە پێک بێنرێتەوە دەی بزانین چۆنە بێ و مانی چەندین کاکە مانی هەشتین ساڵەکە ڕۆی لەکوێ بۆ سییانەی ئەجیزەی من سیتی ئێمارای سنتەری ژیانەوە تا ئێستا تازە نەکراوەتەوە ساڵ تەواو بە هێشتا سییانەی ساڵی 2022 موافقەتی نهاتوێتەوانێ من کەس خەتابار ناکەم بەزەوەنە ئاڵم ئەمە ئەرکی حکوومەتە لە ئاستی باڵا کە ئەم بابەتانە چارەسەر بکات و بەداوادا چوو بکات کاکە ئەگەر کەم و کورتی لە ئێمە کەم و کورتی لە هەر شوێنێکەیە با بەڕوون و ئاشکرا هاوڵاتیان ئاگادار کرێتوانێ بۆی ڕای گشتی ئاگاداری دۆخەکە بێ بزانێت چیە و ئێمەش کە ئەڵین مەترسی خۆم نەخۆشخانەی هیوا قەتدا ناخرێ ئەگەر یەک جیازی زەخت بمێنێ و کارمەند و دکتۆرە داوامەکە بەڕاستی و من دوایین شت کە ئاماژەی پێ بدەم لە نەخۆشخانەیەک ڕۆژی 600 بۆ 700 کە سەردام بکە دکتۆر و کارمەند لە دەرەوە عیادەی نەبێ معقولە بەدەل عیادەی ئێمە بەس مانگی 1 و 2 سەرف ئیراوە کارمەند و پزیشکی نەخۆشخانەیەوە مانگی هەشت ئەوە گەشتینە مانگی هەشت ئێشتا هیچ بڕەپارێکیان بۆ سەرف نەکراوە ئەوە کە دوایین شتە باسیەکەم لەبەرەوەی گرفتەکانی کەوەنە زۆر و ژیانی هاوڵاتی لە مەترسیا بیرمان کەس هیچی نەوتووە کە ساڵانی کە گرفتی ئەوەش بۆ ئەم ساڵ هەر هەیە بە ئەنی ڕای گشتی ئاگادار بێ بەس لە ڕووی ئینسانی و مرۆڤایەتی ڕێو پێ نەیە لەم دۆخەیەتەوە دەست لە نەخۆش بەری بەس ڕەنگە ئەگەر دۆخەکە بەردەوام بێت دکتۆر و پزیشکیش مافی خۆیەتی لەگەڵ کارمەندا ناتوانێت بەردەوام بێت لە خزمەت گوزاری باشە دکتۆر لە ماوەی ئەو هەژمانکەی کە باست کرد هیچ نەخۆشێکتان هەیە بەهۆی وەرنەگرتنی دەرمانەوە گیانی لە دەستدا بێت ئەکە چەندین نەخۆشەیە بۆ هۆی نەبوونی دەرمان نەک لە ئێستا لە حاڵەتی تری شاوشتانە ڕوودەدا یاخود نەخۆش نەیتوانیوە سەریتی شک لە کاتی خۆیان وەربگرێ ئەمانە ڕوەدا بەڵام تۆ بڵی لە ماوەی ئەم هەژمانگە تۆ نەخۆشێکی دەرەجەسێ و بێ بە دەرەجە چوار فەرقی چیە لەگەڵەوەی تۆ بڵی نەخۆشەکەم گیانی لە دەستدا تۆ هەموو هەوڵێکەوەیە کار بکەیت کە زۆرینی حاڵەتەکانە لە قۆناغی سەرەتاییە چارەسەر بکەیت بۆ ئەوی 100% ژیانێکی ئاسوودە و ئاسایی پێ ببەخشی بەس تۆ لەبەر نەبوونی دەرمان نەخۆشێکە ئەو تووشی و حاڵەتە بێ بێگومان تۆ نەخۆشێک بەپێی زانست 20 ڕۆژ جارێ عیلاج وەرگێت لە 4 مانگە جارێ وەریگرتە بێت تەبعاً تووشی حاڵەتی خراپبوونی باری تەندروستیە باشە دکتۆر دوات پرسیار دەکەم ئایا کێشەی خۆبەخشانتان چارەسەر کرا و خۆبەخشانی نێو نەخۆشخانەی هیوا و کێشەی ئامێرەکانتان بۆ چارەسەر کراوە کە هەندێک جار باز لە کۆنی ئامێرەکانتان دەکەن نەخێر کێشەی خۆبەخش تا ئەم ساتە خۆتە زانین زیاد لە 10 ساڵە هیچ کارمەندێکی تەندروستی دانەمەزراوە و ئەو 120 خۆبەخشەی هەمانە لەلایەن ئیداری گشتیەکێتی نیشتیمانی کوردستان پارەیانە درێتێ واگە ڕۆژە ڕۆژان دۆخێکە ئەم پارێ ببڕێ ئێمە بەشمان هەیە کە ئیتر تووشی ئیفلیجێ بێ بەڕاستی لەبەر کەمی کارمەند گرفتەکە ئەوەیە ینی بۆی بەرچاوڕوون بن تۆ لە 2007 هەمان میلاک هەمان بیناتەیە کە ڕۆژی 100 کەسە بۆ ئێستا بۆ بە 600 کەس من توانم وەکو یەک خزمەتکەم تەبان توانای خزمەت گوزاری بدا ئامەزێ ئەمە گرفتی خۆباش گرفتی ئامێرەکان نەخێر ئامێرەکان هەر ئامێرە کۆنەکانن سنتەری ژیانەوە زیاد لە 10 ساڵە 2 ئامێری هەیە خزمەتی زیاد لە 5 بۆ 6 پارێزگای کردووە جگەلەوەی کە نەخۆشی تاکە لە پارێزگەکانی کێشەوەتەوە کە سنووری هەرێمی کوردستان و عێراقی ژەگرێتەوە ناردویانە بۆ ئێمە خزمەت کراون لە 2007ەوە ئەمریان هەیە تا ئێستا جیازەکەیان بۆ نەکڕاوە باوەڕکە لە جەژ نازانم 4 ڕۆژ ئەم هەفتەیە 7 ڕۆژ کەوتڵەوە بوونی جۆژنازم 4 ڕۆژێم جیازەشکا کە بەپێی زانستی پزیشکیش نەخۆش دەبێت لە هەمان کاتا وەرگانی تۆ تەسەورکە نەخۆشەکە دوای 6 مانگ بەریەکەوێت کە بەریشیەکەوێت بە زانستی وەری ناگرێت لەبەرەوە سیانی ئەجیزەکانی هەموو کەرتی تەندروستی هەرێمی کوردستان تا ئێستا تازە نەمەوتەوە و ئەم گرفتانە زۆر جار دەوترێت کاکە گرفتێکی گشتیە لە هەموو شوێنەکانم گرفتانەیە بەڵام سنووری پارێزگای سلێمانی سروشتی ئێمە مێژووی ئێمە لە کەرتی تەندروستی وا بۆ زۆرینەی کارەکان لە حکوومەت بەڕێوە چووە لە کەرتی حکومیە بۆ ئەمە وا ئاکا زووتر ئێمە دەنگی ناڕەزاییمان دەرکێ و هاوڵاتی زووتر هەست بە کەم و کورتەکان بکات. شانازی برای محەممەد سەردانی ئێرەی کرد هیچ بەڵێنێکی بە ئێوەدا کە بتوانێت گرفت و کێشەکانتان بۆ چارەسەر بکرێت. شانازخان کە سەردانی ئێرەی کرد لەگەڵ بەڕێز بەڕێوەری گشتی تەندروستی سلێمانی جارێ خۆی بە شخصی بڕێکی باش هاوکاری مادی هێنا یا دەستمان کە ئەتوان بڵێم بەشێک لە گرفتی ئەو نەخۆشانی کە چەند مانگی ڕابردوو بە قەرز و قۆڵە دەرمانیان کڕیوە و لە خەڵکیان قەرز کردو ئێمە توانین بیگەڕین چکە وەسڵێکی زۆرمان لای ئەمەی نەخۆش کەوتومان ئەگەر ڕۆژە ڕۆژان پارە بێتەوە بەشێکی
زۆری ئەو گرفتە چارەسەرەکات و هەر لەوێ بڕیاری ئەوەیدا کە لەم دووە بابەتی نەبوونی نەختینە بۆ چەکەکانی سنووق و ئەو دادی کەس بۆ سنووقیت چەندین ینی پەیوەندی ئەنجام درا و بەڵێنی ئەوە درا کە گرفتی گەڕانەوەی نەختینی فعلی سندوق داهات لەمە دووە کۆنتترۆل کرێ و ئەو پارێت تەنها بۆ مەبەستی شێرپەنجە بەکاربێت و بەڵێنیشیدا تەنهانی لە چەند ڕۆژی داهات و بە دوواداچوون کاتەوە کە بە فعلی ئەم بابەتە جێبەجێ کراوە و وتیەگە جێبەجێ نەکرابێت بەڵێن بێ من خۆم ئەو بابەتە بە دوواداچوونی وردی بۆ بکەم و هەر باسی نەخۆشخانەی هیوای گەورەشمان کرد بە دوواداچوون کراوە بەڕێز بەڕێوەری گشتی ڕایگەیان کە کێشەی گرفتی ئێستا ئەرزە وەکو تەرخان کرا بۆ نەخۆشخانەی هیوای گەورە لە سنووری پارێزگای سلێمانی چارەسەر کراوە تەنها هەنگاو کەماوە پارێز ئەنجومەنی وەزیرانە کە بڕیار بدات لە تەرخانکردنی بودجەکە و بکە بچێتە بواری جێبەجێکرد. باشە دکتۆر دەستەکان خۆش بێ زۆر سپاس. بەڵێ ئەوەی گوێبیست بوون دۆخێکی مەترسیدار هەیە لە نەخۆشخانەی هیوادا ئەگەر بە زووترین کە چارەسەر نەکرێت وەکو دکتۆریاد ئاماژی پێدا کارەساتی لێ دەکەوێتەوە بۆیە داوا لە لایەنی پەیوەندیدار دەکەن و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە بە زووترین کات کێشەی نەخۆشخانەی هیوا و ئەو نەخۆشخانانی دیکەش کە چارەسەری شێرپەنجەی تێدا دەکرێت داوا دەکەن لەوە زیاتر نەخۆشخانەی هیوا بێ هیوا نەکرێت.